لە درێژەی چالاکیەکانی بەڕێوەبەرەتی گشتی کاروباری مینی هەولێر ئەمڕۆ لە چەلگەمینی کارێزانەکەی لە گوندی مژدەیانی سەر بە قەزای چۆمانی سنووری باڵەکایەتی لە ئەو چەلگەمینەیەکە لە چەلگەمینە هەرە بابلێن گەورەکان و دژوارەکان و سەخت لە ڕووی زۆری ژمارە مین ئەمڕۆ نۆت مین و پاشماوەی تەقەمەنی زەنجیمان لە ناو برد کە خۆشبەختانە لە ئەنجامی کای ڕۆژانەی تیمەکانی میلابەریمان لەو شوێنە دوای لە ئەنجامی کای ڕۆژانە دوای دۆزینەوەیان و کۆکرانەوە لە چاڵی لەناوبردن لە هەمان چەلگەمین لەناوبرا ئەمینانەی کە دۆزرابوونەوە ئی خودی چەلگەمینەکە بوون تاکو ئێستا زیاتر لە 300 مین و پاشماوەی تەقەمەنی زەنجی لە چێلگەمینە دۆزراونەوە خۆشبەختانە ئێستا ڕوبەری پاکراوە لە چەلگەمینە گەیشتە سەروی 100,000 مەتر ئەمە خۆشببختیە بۆ دانیشتوانی ناوچەکە کە ڕێژەیەکی زۆر لەو زەویە پاکدەکرێتەوە دەتوانن بەکاری بین بۆ کشت و کاڵ لە ئۆرگا و سوودمەند بن دانیشتوانی گوندەکە بە شێوەیەکی گشتی بەداخەوە ساڵانە بەهۆی وەرزی گەشتیاری وەرزی بەروبوومە با بڵێن جیا بەهاریەکان خەڵکێکی زۆر ڕوو لە ناوچە شاخانەکانەکە هەرچەندە ئێمە لە پێشتر لە ڕێی تیمەکانی وشیاری ئامۆژگاری سەرجەم هاوڵاتیان دەکەین چ باگادارکردنەوە و بە هەڵواسین و سمینار و ئەنجامدانی سمینار بۆ خەڵکانی تایبەتمەند مامۆستایان و لێرەشەوە سوپاسی مامۆستانی ئاین دەکەین کە لە ڕۆژانی هەیەینی لە مینبەری مزگەوتەکان ڕێنمایەکان و ئامۆژگایەکانی مین و خەڵک هۆشیار دەکەنەوەکەوە نزیک دەبن بەڵام بەداخەوە لێرە لەوەی خەڵکانێک گوێ بە ڕێنمایەکان ناگەرن دەبنە قوربانی بەداخەوە ئەمساڵ لە ستونی پارێزگای هەولێر سەرەتای ساڵ تاکو ئێستا 6 هاوڵاتی بوونە قوربانی لە نەویاندا زۆر بەداخەوە دووانیان گیانیان دەستداوە سوای تریش بریندار بوونە.